ئەماوەسا ئاوات بە پرسیار لەسەر شتێ بکەم گەنجێک کە ئێستا ئیتر ئەوێ دەستێ بکات کامیان استراتیژی ترە بە بۆچوونی جەنابتان ئایا کارمەندی هەڵببژێرە یا کارسازی هەڵببژێرە و ئیشوکاری خۆی کات کامیان گونجاوترە بۆ گەنجەکە بکەم بە کۆمتا پرسیار هەر شتێکیش خۆت هەت بە حەزکەی دوای ئیزافەکەیت گوێت بۆ ئەگرین و پێمان خۆشەوێت سەلامەت بیاخوا یەکەم هەنگاو پێش ئەوەی بڕۆی کارمەند بی یان خاوەنکار بی ئەوەیە کە تۆ ئەبێ شارەزایی پیا بکەیت چونکە من لێرەوە هەمووان دڵنیا ئەکەمەوە هیچ بزنسێک بەبێ شارەزایی سەرکەوتوو نابێت واتە داواکارم گویان لەو قسەیە هەر کەس گوێی لە جەنابتە ئەو قسەیە زۆر گرنگە حەقە بە یعنی بە ئاڵتون بنووسرێتەوە بۆیە ڕامگرتی چکە قسەکەم زۆر پێ گرنگ بوو کە ئەبێ شارەزایی یەکەم شت ئەبێ بە شارەزاییەوە دەست پێ بکە جا کاک گەشتیار کاتێکە کەسێک براکەی تاجیر نییە و خاوەن کۆمپانیا نیە مامی هەر بەو شێوازە خاڵی هەر بەو شێوازە هاوڕێ نزیکەکەی هەر بەو شێوازە ئەی خۆ وەحی بۆ نایەت ئەی ئەمە وازەحە یعنی خۆ نابێت چاوەڕێکین وەحیمان بۆ بێت تۆ فێربوونەکانت لە دەوروبەرەکەتەوە وەرەگری هەتا دەوروبەرەکەت ملیۆنێرتر بن تو ئاسانتر لە شتەکان تێگەی پێویست ناکات زۆر وەکو ئەڵێ جەخت لەسەر ئەوە بکەیتەوە بەڵام کاتێک کە تۆ دەوروبەرەکەت چۆڵەوە هەموو خەڵکانی فەقیر و هەژارن هەمووی نازانن ئەوە بە دڵنیایی ئەگەر لە شارەزاییەوە دەست پێ نەکەی ئەوە لە کارەساتەوە دەست پێەکەی بۆیە بەڕێزان کارمەندی هیچ کات خراب نییە ئێمە یان ئەوەیە کەسێک کار ئەکا بۆ شوێنێ یان کار بۆ خۆی ئەکا زۆربەی خەڵک لە کوردستانەوە ئەزانێ ئەو کەسەی کار بۆ خۆی ئەکا بزنسمانە یان خاوەن بزنسە وانە تۆ هەر کارمەندی جاری وایە بەس کارمەندی خۆتیت ئەمە ئەو شتەیە کە خەڵک لی تێناگە بۆیە تۆ کارمەندی شوێنێک بی لەوێوە تەجروبەیە پەیاکەی بە دڵنیایی باشترە لەوەی کارمەندی خۆت بی بەبێ تەجروبە تۆ تەجروبە لە خۆتەوە پەیاکەی واتە لە کارەساتەکانی کە ئێتە بەردەست تۆ تەجروبە وەرەگری کە زۆربەی زەرەرە بۆیە کارمەندی هیچ کات خراب نییە وەوە ئەو کەسانی کە ئەیانەوەی لە کارمەندی ڕزگاریان ببێ وا نەزانێ ئەگەر بزنسی خۆی دانا ڕزگاری ئەبێ لە کارمەندی بزنس خاوەن بزنس بوون واتە بزنس ئەونەر جیاوازە لە سێلف ئیمپلۆید ئەوەی تۆ خۆت دائەمەزرێنی بۆ نمونە بزنسێ دروستەکەم دوکانێک دائەنێم خۆم ئەچم لەسەری دائەنیشم ئەوە من چیم ئەوە من کەسێکم خۆمم دامەزراندووە نەک خاوەنی بزنس بم ئەوە تۆ کارمەندی بەس چییە لە جیاتی دەوڵەت لە جیاتی کۆمپانیایەک مدیرەکە ئەسڵەکە خاوەنەکە تۆی ئەگەر قازانج و زەرەرکی بۆ تۆ ئەگەڕێتەوە بۆیە بەڕێزان ئەزمون وەرگرتن لەم حاڵەتە ئەزمونێکی زۆر فەقیرانەیە من خاوەن بزنس بوونم پێ باشترە و ئەمە شتێکی زۆر وازەحە هەمیشە جیمران ئەیوت profits are better than ways واتە هەمیشە قازانج باشترە لە مانگانە و هەفتانە و لە مەعاش ئەمە گومانی تیانە لە فەلسفەی کارە بەڵام تۆ بۆ ئەوەی ببی بە خاوەنی قازانج ئەبێ یەکەم جار تەجروبە وەربگری جا ئەگەر کارمەندی لە شوێنێک لەو فترەیە کە تۆ کارمەندی بە واقعی تەجروبە وەربگری و ئەو فترەیە زۆر گرنگە تۆ وەبەرهێنان لە خۆتا بکەی یعنی تەنانەت ئەگەر بیر لەوە ئەکەیتەوە ڕۆژە خاوەنی ئیشی خۆت بی وەرە زۆرێکی مەعاشەکەت بۆ ئەم بوارە دابنێ بڕۆ کتێب بکڕە بڕۆ دەورات بەشدار بە بڕۆ بیرکەرەوە دەفتەری بۆ دانێشت بنووسە بڕۆ ڕەفیقایەتی ئەو خەڵکانە بکە کە سەرکەوتون وەزعیان باشە دەوڵەمەندن یەکسەر عەقڵێت ئەکرێتەوە ئەو کاتە احتیمالی هەیە کە تۆ بووی بە خاوەنکار ببێ بە خاوەنکارێکی سەرکەوتوو و لەوێش ئەگەر کەسێ بۆ نمونە ئێستا زۆر کەسمان هەیە لە کوردستان پێی ئەڵێن ئەمە بزنسمانە یان بزنسی هەیە بەڵام بەڕاستی ئەوانە هەر زۆربیان هەر کارمەندن بۆ چونکە ناتوانێت بۆ ماوەی 2-3 مانگواز لە ئیشەکەی بێنێ بڕوا بۆ سەفەرێ بۆ گەشتێ بۆ گەڕانێ زۆر دەوڵەمەند لە کوردستانە ئەگەر پێی بڵی ئەوە بۆ ئەم هەفتەیە ناچی بۆ ئەو کۆنفرانسە کوڕە ئەڵێ وەڵا ئیشەکان بەبێ خۆم ناڕوە مادەم ئیشەکە بەبێ خۆت ناڕوە ئەوە تۆ هەر لایەزال کارمەندی خاوەنکار نیت ئەگەر ملیۆنەها دۆلارە هەبێت لەویا تۆ کارمەندیت بۆیە لەوێش بۆ ئەوەی لەو قۆناغە ڕزگاری ببێ ئێستا چەندین ملیۆنێرمان هەیە پێویستی بەم قسانەیە کە لە کاتێکە ئێمە ملیۆنێر نین بەڵام ئەو شارەزایی کە ئێمە هەمانە ئەو ئەتوانێت ئیسفادەی لێ بکە هەر وەکو چۆن تۆ ئەکرێ
کەسێ بی پرۆفیسۆر بی بەڵام خۆت نەزانی مناڵەکە پەروەردەکەی بیبی بۆ لای توێژەرێکی کۆمەڵایەتی ئەمە شتێکی زۆر تەبیعیە وەسپاس بۆخوا کە ئێمەش لێرا قسە ئەکەین بە دڵنیایی لە دوای سەرکەوتن قسە ئەکەین ئەم قسانەمان قسەیەکی ئەکادیمی سەرف نییە لە کتێبێکە وەرمانگرتبێ و هێنابێتمان بەڵام سوپاس بۆخوا ئێستاکە ئەتوانین بڵین ئێمە بە واقعی لەناو ئیشەکەین ئێمە بە واقعی لەناو بازاڕەکەین و خۆمان شتەکانمان هەڵسەنگاندووە و ئێستاکە من بەوە ئەڵێم ئەگەر کەسەکە تەنانەت میلیۆنێریشە ئەبێ ئێستا بێت دیراسە بکە بۆ ئەوەی استراتیژیانە بزنسەکەی سیستماتیک بکە چکە ئەگەر بزنس نەبوو بە سیستماتیک ئەبێت تۆ هەر مۆزەف بی یعنی معقول نییە میلیۆنێرێکی کوردستان تەمەنی گەشتۆتە 60 ساڵ ئێستش ئەگەر نەچێ بۆ ئۆفیسەکەی کۆمپانیاکەی زەرەرەکە ئەمە گەورەترین کارەساتە کە هەمومان بە چاوی خۆمان ئەیبینین بۆیە زۆر کەس هەر عەقڵی ئەوە نایبڕێ عەقڵی ئەوە نابڕێکە چۆن ئەکرێ بەبێ خۆی ئیشەکان بڕوا ئەی لەو هەموو عالەما بۆ ئەڕوا ئەی بۆ لە ئەوروپا و ئەمریکا ئەو هەموو کۆمپانیا زەخمە ئەڕوا بەڕێوە ئەو هەموو مارکێتە زنجیرەیە ئەڕوا ئێخۆ نەچوە برازاکەی دابنێ نەچوە ئامۆزاکەی دابنێ ئەم جۆرە عەقلیەتە نیشانەی تێنەگەشتنە لە بزنس بۆ نیشانەی نەبوونی معلوماتی دقیقە چونکە ئەگەر تۆ معلوماتی دقیقت هەبێ شارەزای و عیلمت هەبێ ئەتوانی بیکەی بە سیستماتیک کە کردێ بە سیستماتیک ئەو کاتە مەجبور نیت بڕۆی برازایەکی خۆت بێنی ئامۆزایەکی خۆت بێنی ڕەفیقێکی خۆت بێنی بەس لەبەری متمانەت پێێتی ئیشێکی بیدە دەست دوایی کە زەرەرەکەی ئەزانی نەشارەزایی ئەو بووە کە تۆ ئەو هەموو کارەساتت بەسەرا هاتووە